پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێش وفاتەکەی خوای گەورە لە تاوانی پێشینە و دوایینی خۆشە بێ ليغفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر. سبحان الله. ئەکرێ ئینسان لە تاوانی پێشینی خۆش ببوورێ بەڵام ناکرێت لە تاوانی داهاتووشی خۆش ببێ. ئەمە بۆ پێغەمبەری خۆمان بۆ صلی الله علیه و سلم. بۆیە پێغەمبەری خواسەم کە ئەم پەیامی بۆ دێ کە خوای گەورە تاوانەکەی خۆش بۆ چیەکە؟ پاڵەیاتە و شەو تێرە خەوێ بێت تاوان ناکە، خوالی خۆش بۆ کۆتایی پێهاتووە، تاوانیش کا خوای گەورە بە چاکە بۆیە جێڕێ. نا ئەوەندە شەو نوێژەکە هەتا قاچەکانی ئاوسێ بەو تەمەنی پیریەی عایشا فەرمی یا رەسوول الله خوای گەورە لە تاوانی هەوڵ و ئاخرت خۆش نەبووە بۆ ڕەحم بە خۆت ناکەی. فەرمی یا عایشە ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا، ئەی عەبدێکی سوپاسگوزار نەبم هەر بە قسە ئەبێ بڵێن خوا لە تاوانەکە و خۆش بۆ ئیتر من هیچ ناکەم، من نوێژ ناکەم و هیچ شتێک ناکەم، وەچمە ماڵی خۆم دانیشم و ئێوە بۆ خۆتان مسڵمانان بیکەن چونکە من لە تاقیکردنەوەکە دەرچووم. نا ئینجا پێغەمبەری خوا زیاتر خۆی ماندووەکە، ئینجا زیاتر خۆی هیلاکەکە بۆ ئەوەی کە بسەلوێ کە ئەمە پێغەمبەرە، پاڵ ناداتەوە جارێکی تر. ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورا.